فیلمی گلگامیش لە کۆیە لە نووسین و دەرهێنان و بەرهەمهێنانی کارزان کاردۆزی ئەکەوێتە بواری نمایشکردنەوە و لە سینەماکان دەیبینی. کۆمەڵی بەتوانە بەشدارن تایدا. فیلمەکە لە نووسینی یاخود لە سنووری شاری سلێمانی و دەوروبەری لەلایەن ستافێکی چەند کەسێک یان ستافێک و چەند کەسێکی بەهرەمەندەوە وێنەگیراوە. هەر کۆپاری زۆری لێبێ گلگامش لەوێ دینی ئێستای مرۆڤەکان پارێ هەموو کەسی پرست ئەوە یاسای بازار یازادن ئەگەر ئامۆژگاری من تەوێت واز بێنە لە گەڕان بە دوای گلگەمش. ئەچینە لای پەیامنێرمان بڕیار محەممەد و زانیاری زیاتری لێوەرەگرین. بڕیار سڵاو لێبێ. بەڵێ سڵاو لە ئێوەش وەکو لە هەواڵەکەش باست کرد دیارە ئەو فیلمە ساڵی پار بەرهەم هێنراوە و کاری وێنەگرتنی بۆ کراوە و لە شاری سلێمانیەوە کاری وێنەگرتنەکەی بۆ کراوە. بڕیار وایە لە بەیانیەوە لە سینەماکانی هەولێر دوهۆک هەروەها لە سلێمانیش پەخش بکرێت. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەگەڵێکێک لە ئەکتەرەکە قسە دەکەم. کاک بارزان لەگەڵم دەبێت. کاک بارزان سڵاو لێبێ، پێمان بڵێ لە بەیانیەوە فیلمەکە لە کام سینەماکانە، لە کام ینی لە کاتەکەی لە چەندەوە بۆ چەند دەبێتن، ئەگەر زانیاری زیاترمان پێ بدەێت لەسەر فیلمەکەش. سڵاو لێوەش سڵاو لە بینەران و بیستەرانی شاشە جوانەکەی کورسات. دیارە ئەم فیلمە لە سبەینەوە لە تەواوی کوردستان لە شاری سلێمانی لە شاری هەولێر لە کەرکووک و کەلاریش دەست بە نمایشەکە و لە چەند کاتێکی جیاوازدا دەست بە نمایشەکانێکە. کاتەکانی چۆنە لە چەند بۆ چەند دەبێت؟ لە سلێمانی لە سێ کاتی جیاوازە لە سینەما سالم نمایشەکرێ و لە هەولێر لە 5 کاتی جیاوازە لە ڕۆیاڵ مۆڵ لە هەولێر سینەما نمایشەکانەکە لە 5 کاتی جیاوازدا لە 2 سینەما. باشە کاتەکان چەند بۆ چەند دەبێت ئەو کاتانەیکە هەن؟ لە کاژمێر سێوە دەست بە پەخشەکە ئە بڵێن هەم لە سلێمانی هەم لە هەولێر لە کاژمێر سێوە یەکەم نمایشەکرێ. کاژمێر 5شمان هەیە، کاژمێر 8شمان هەیە و 7 و چارەک و 7 و نیویشمان هەیە. زۆر باشە. ئەوانەی ئێستا سیرمان دەکەن ڕەنگە پرسیاریەوە بکەن لەکوێ بلیتەکانیان دەست دەکەوێت و لەکوێ بچن بلیت بکڕن. بەگشتی بلیت لە بەردەم هۆڵەکان لە بەردەم هەمان هۆڵ چ لە سلێمانی هەولێر کەرکووک کەلاریش لە بەردەم هەمان هۆڵ دەسەکەوێ و تکتەکان هەر بەگشتی لە ناو هۆڵەکانایە. زۆر باشە. بەشێکی ناوەڕۆکی فیلمەکەتان باس لە چی دەکا بۆی خەڵکی ڕەنگە ئێستا پرسیارکیەوە بکەن کە ئەو فیلمە زیاتر فیلمێکی سینەماییە، بێگومان سینەماییە، بەڵام فیلمێکە لە چوارچێوەی خۆشەویستیە یاخود دیمەنی تراژیکای تێدا زیاتر لە چ بواری خۆی دەبینێتەوە؟ فیلمی گلگامێش لەکوێیە دیارە پارساڵ کاری وێنەگرتنی بۆ کرا کە کاتی وێنەگرتنەکەی 35 ڕۆژی خایان لە کۆی 55 ڕۆژ. دیارە فیلمی گلگامێش لەکوێیە باس لە سەرتا فیلمەکە وەکو ژانەر فیلمێکی تاوانکاری و هەزبزوێن و درامی و جۆرێک لە نواری سیمای نواری پێوە دیارە. فیلمەکە بەگشتی باس لە مۆزەفێکی مۆزەخاناکە کە ئەوێت تابلێتی گلگامێش دوای ئەوەی ئەدزرێ بیگەڕێنێتەوە لە دەست گروپێکی چەتە ئەوێ بیگەڕێنێتەوە بۆ مۆزەخانەکە بە هەر جۆرە بێ. جا فیلمەکە بەگشتی هەم چوارچێوەی چیرۆکەکە وەکو چیرۆک وەکو فکرە هەم وەکو کارکتەرەکان سودمەند بووە لە داستانی گلگامێش بۆ ئەوەی کە مەسەلەن ئەو ئەکتەرانی کە بنیادنراون ئەو فکرەی کە لە سەری دروستکراوە نەمری گلگامێش فیلمەکە بەگشتی لەو چوارچێوەیە ئەسوڕێتەوە. زۆر باشە. زۆرترین کاری هونەریەکانی یاخود تۆمارکردنەکەی لەکوێی سلێمانی بووە؟ بەشێکی هەر زۆری لە ناو سلێمانی بۆتەوان بڵێم لە 1970 بۆ 90 فیلمەکە لە ناو سنووری سلێمانی بووە و بەشێکی کەمیش لە با بڵین چواردەوری سلێمانی لە گوندەکانی سنووری سلێمانی و لە گۆڕستان لە ئەو شوێنانی کە ئەکەونە دەرەوەی سلێمانی. زۆر باشە. خۆتوزانی دۆخی دارایی خەڵک بە شێوەیەکی بەرچاو خراپە. ئێوە
لە نرخی بلیتەکان هەوڵتان داوە ئەوەتان ڕەچاو کردووە کە هەموو کەسێک ئەوانەی بە تایبەتی تا مەزرۆی بینینی فیلمی سینەمایین بێنە ئەوێ و بتوان بلیتەکە بەدەست بێن بە نرخێکی هەرزان. توانم بڵێم بەرهەمهێنانی فیلمەکە جیاوازە لە بەشێک لەو فیلمانی کە بەرەماتون چونکە ئەم فیلمە کارزان خۆی هەم بەرهەمێنەری فیلمەکەیە هەم دەرهێنەری فیلمەکەی هەم نووسری فیلمەکەشە جا ئەمە بەشێکە لەوەی کە مەسەلەن هیچ کۆمپانیایەک هیچ دەستگایەک هیچ لایەنێک کە نەبۆتە سپۆنسەری ئەم ئیشە کە ئەم ئیشەش ئەو بە بڵین کار ئاسانی بکە بۆ ئەوی کە بلیت داشکانی بۆ بکرێ خودت بۆ شوێنێکی دیاریکرا و داشکان بکرێنەوە تا ئێمە هەوڵی کۆمەڵەشت تردین لە هەمان کاتە فیلمەکە کاتێک تۆ لە سینەما فیلمێک نمایشەکرێ هەم بەرهەمهێنەری فیلمەکە هەم با بڵین سینەماکە پێویستیان بەوەی کە با بڵین لێکتێگەیشتنەوە هەبێت لە بینیانە ڕێکەوتنیەوە هەبێت لە بینیانە کە بەشی لە داهاتەکە چێ بۆ سینەماکە بەشێکیش بۆ بەرهەمێنەرەکە یاخود بۆ ئەو کۆمپانیای بەرهەمی هێناوە سپاسدانەکان بەخێرن سەرچاو. بەڵێ ئەوەی جێبیست بوون ئەمە یەکێک بوو لە ئەکتەرەکانی فیلمەکە وەکو باسی کرد ئەوان لە بەیانیەوە دەست بە نمایش دەکەن لەو سینەمایانەیە کە وەکو خۆی باسی کرد لە شاری هەولێر هەروەها لە کەرکووک و لە سلێمانی و چەند شارێکی دیکەش دەست بە نمایش دەکەن.